کارت کە هاوڵاتیەکی بەریتانی بەڕەگەز کووردە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ڕۆیشتووەتە سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و بەشدارە لە هێرشکردنە سەر ئەو ناوچانەی کە لە بندەست داعشدان و دەڵێت لە بەریتانیاوە بۆ شەڕی داعش هاتووم. دەبینن کە من لە بەرای شەڕم، من هاوڵاتی بەریتانیم، گەڕاومەتەوە یارمەتی گەلی کورد بدەم، هەروەها شەڕی داعش بکەم. داوا لە هەموو هاوڕێیانم دەکەم بگەڕێنەوە شەڕی داعش بکەن. ئێمە لێرەن یارمەتی هەموو جیهان بدەین. ئەو بەریتانیا بەڕەگەز کووردە ئاماژە بۆ ئەوە دەکات لەسەر جەم وڵاتانەوە گەنجانی بیانی بۆ شەڕی داعش پەیوەندیان بە پێشمەرگەوە کردووە. هەروەها دەبینم خەڵکێکی زۆر لە وڵاتانی بیانی دێن یارمەتیمان دەدەن، وەک هاوڵاتیانی بریتانی، ئەمریکی و کەنەدی. هیوادارم کارێکی وا بکەین داعش لێرە لەناوبەرین. هەروەها یارمەتی زیاترمان پێویستە و داوا دەکەین خەڵکانێکی زۆرتر بین شەڕی داعش بکەن. بەرەنگاربوونەوەی داعش لەلایەن پێشمەرگەوە سەرنجی زۆربەی وڵاتانی دنیای بەلای کووردا ڕاکێشاوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.